فیرۆز بێ برا هەرە خالید براکەم بێتاقت مەبە بۆ خەمە خۆی کورە کاچی من چۆن خەم ناخۆم معقولە لەسەر دوو کەلیمە تێگە ئەو خەزورە کەل لە ڕقم ژنەکەی لە من سەرنەوەتەوانێ دەمێ پێم و بێمەشک ئەو ڕۆژەش پێم و بێعقڵ لەسەر ئەم دوو کەلیمە بەسیتە بەسیت هەرەوەنە نەبەخوە خالید براکەم نە من ئەزانم قسەی جوام بکەم نە تۆش مامۆستا دەنێرین قسە سامانەڵی مامۆستا قوتابخانەکە بەڵێ براکەم خالیجان ئەوە نە زمانی شیرین ئەو نە قسەی خۆش ئەو نە قسەی جوانە هەر قسەی بکە لە هەر مەجلیسێکە مال لە کوندێنێتە دەرێ دەکەواتە ئەوی جان هەزار جار مامۆستا سامە مامۆستایەکی مستەقەف و خوێنەوار کەواتە مامۆستا سامان دەنێرین مامەجان خوا قبولی ناکە ئەمە خێزانە ئەمە عیلەیە ئیتر ناخۆشییانە بێ کێشیانە بێ لێکترازان ئەبێ ئەخر لەسەر مەوزوعێکی ئەوها بەسیت و بچووک تۆ چۆن ئەبێ پێداگیری بکەیت و ئەو کچە داگیری بکەیت و نەینێریتەوە کاکە وەڵا گوناحن وەڵا خێرت ناگا تۆ لە جیاتی ئەوەی کە سوڵحیان بکەیت و لە جیاتی ئەوەی کە قسەی خێریان بۆ بکەیت و پێکیان ئاشت بکەیتەوە تو بووە پێداگیری ئەەکەی دوای ئەو ڕۆژە خالیت هاتوو بەلام بەسمانە ئەپاڕایەوە خالی کەری کوێ خالیدی زاوات پیف کاکە تۆش پیاوێکی دنیادی دەیت تۆ پیاوێکی بەتەمەنی کاکە دوو قسەی خێران بۆ بکە کاکەەوە من هاتوم ئێستا ئەمەوێ ئەو مۆزوعە چاکەم و سوڵحیکەم و بەشکەم لەگەڵ خۆما ئەو کچە بەرمەوە مامۆستاییان قسەکانت تەواو بوو بڵێ ئەزانی بۆم دەرکەم من پیاوێکی زۆر بێعەقڵم ناناخوانەکە دوور لە تۆ بۆ واڵێ ئەزانی بۆ چکە دوو دانە سەعاتە گوێم لە جەنابە گرتووە یانی چی بۆ معلوماتێ هەتا تۆ قسەکانت تەواو کرد من 23 مێشم بژار بە گوانی ئەو مانگایەوە بەرمامە گیان بۆ خاتری خوا من مامۆستام دراسی دنیام کردو کتێب دەم خوێندۆتەوە من مامۆستام پێوەردە فێرکردن فێری مناڵانی خەڵکەکەم ئەیسا ئەو کتێبی بەردەستم باسی ئەوەکە باسی بەختەوەری خێزانەکە باسی شیرازەی خێزانەکە کاکە لەو بینیا بەس مناڵی قوربەسەر قوربانیەکەیدا مامۆستا مناڵ هەردوو چاوی دەرە هات کتێبی دنیا خوێن بێتەوە حەیڤە و کتێبە نەخوێنێتەوە هی نووسەرێکە ناوی قافتیم کە لە ڕق ئەڵێ هەر خەزورێک تەنەزول بۆ زاواکەی بکە مووی پیاوەتی پێوە نییە ئازار دێ ئازاری کە لەسەری تۆ هەیە بۆ کە لەسەری من لەبەرەوەی ئەوە نەعەقلیتیان نییە وەرە دەبڕۆ بێعەقڵ سەیریکە 200 کیلۆ هاتووە نەسیحەتی منەکە هەرێ ئەو مناڵانە بۆ هاتوونەتە حەوشە ئاوەرن وەرن ئەونی چۆن گیرم خوارە بەدەست مەحموود کە لە ڕقی خەزورمەوە خالید براکەم هەڵسە دوکانەکە بکەرە مشتری چاوەڕێتەکە ئاوا نابێت دنیا پێ و کۆرەکردنەوەی دوکانی چی ئەونی ژیان بۆ من ئاگام لە خۆمە بەدەست ئەم خەزورە دەماخەمەوە ئەم خەزورەکە لە ڕقەمەوە کاگە ژیان من ناتوانم بیشکەم ڕۆژێ خەیاڵم بڕوە مەقەسێک گوێزانێک شتێ بکەم بە گوێی زەلامێکە قژێکی بۆ سەقەت کەم کاکە حیاو ناموس کەرامەت مەچێ من براکەم خالید فکرەی تازە هاتە مێشکم ئادی چییە کاخەدرە ناسی کام خدر کاخدری خۆمان جومەنی ئەوەیەکە ئێ ڕفقی باوکمە ئەو دەنێرینە لای وڵی ڕاستەکەی بە قورعان ڕاستەکەی بیری کاخدرم بۆ نەبوو من پیاویشی پیاوانە و پیاو معقول قتەیەکی قسەی پیاوانە بەخوا چەناکیش و مەشاکی لە حێر کردووە هەزار جار ئەوە نێرین فرمو مام خدرجان عليك السلام بخير باوك اللي شوي الروح باوكم لم جوري ليه باش مام خدرجان جان بقربانا بمدسم دامين بيجا بيبسي بلاي باوكم بلكو ان شاء الله رازيكي بخوانا وجرقي خواردم ان جاروشتا اوار لمنا الله كان ميا بلكو برومو بو مالو حالكي خوم نازم باوكم بو اول لمنا كان خما نبي كتب من محموخ وسنة على عسم رفيقي كون ما يسبش مجوريا هاد بشق توي بينير مباشر خمي اوتها النبي بخوا مام خدر امنا كلي رقالم باش كان بقسيتو بكا خمي اوتها النبي من ببيني يا سميزك ابو الشرب لمن زورك ربي كلي ما دام رقه جرس ياريبك امين مام خدر بقربانا بم باش تبى توقعي ما خما نبي كتم دبرشت كان كوكر ومنهم يبوح لك يعني ضلني هاي